بە هاوکاریە ڕێکخراوی گەشەپێدانی مرۆیی CDO لە شاری سلێمانیەوە بڕیاریاندا کە چالاکی بەخشینی کتێب بۆی زیاتر کۆمەڵگا بە کەلتورکەین بە خوێندنەوە بڕیاریاندا کە بینە شاری کەرکک هەم کە ئەمڕۆ پێنجی سێە بۆنێکی گەورە گرنگی ڕاپەڕینمان لە پێش بووە بڕیارێکی جوان و هەماهەنگ بوو لەگەڵ نووسری هاوڕێم کاک ئارام بامۆچی لە شاری هەڵەبجەوە هاتووە چالاکیەکەمان بریتە لە بەخشینی حەو کتێب من وەک مەریوان یەکی لە کتێبەکان کتێبی منە کتێبی کاک ئارام بامۆچی تایە و چوار کتێبی بەڕێز کاکستیڤان شەمزینی تایە کە کاکستیڤان خۆی لێرە ناژی لە دەروی وڵاتە بڕیارماندا وەکو شار و شارۆچەکانی تر شاری کەرکک خوێنەرانی شاری کەرکک بێبەش نەکەین لە ئەم کتێبانە کە سەررجەمیان لە کۆتایی 2021 ساڵی 2021 چاپ کراوە و کتێبەکانیش کتێبی شعری تێدایە کتێبی ئەندێشە و خەیاڵی تێدایە و زیاتر باس لە تەنگ و چەڵەمەی ئەدەبی ئەکات بە هەموارکردنی لەگەڵ ئەو مناقەشەی کە لە نێوان کتێبەکانە هەیە و بەتایبەتی و کتێبانەی کە لە کاکستیڤان چاپی کاکستیڤان نووسویەتی لە دەروی وڵات و لە سلێمانی سەرجەم کتێبەکان سپۆنسەری بۆ تەرتیب کرا و چاپ کرا و لە چاپخانەکان و